بسم الله الرحمن الرحيم. خۆشەویستان، وەکو مژدەم دانێ دووبارە دەیرێمەوە. ئێستا کە لە ساڵەکی ما کە لە بۆ نەقلکردنی گواستنەوەی ئەعزایەکانی وەکو گورتیلە و وەکو جگەر و وەکو دڵی یەکەم نەخۆشخانەینە لە هەموو عێراق لە دیزاینی بەو شێوەیە دروستکرایە کە لە بۆ نەقلی ئەعزا دروست بکرێتن. خۆشەویستان، لێرکانە دەتانی نەشتەرگەریەکان یەکسەر بەڵایڤ بکاتەوە، یەکسەر بە کامێرەی نەقل دەکرێتن و بەڵایڤ دەکرێتەوە، دەتانی لە تورکیا و لە ئەمریکای متابعی نەشتەرگەریەکەی بکرێتن. یاخود کە سوکاری نەخۆش ئەگەر بیانوی نەشتەرگەریەکەی ببینن یەکسەر بە کامێرەی ڕەبتە. خۆشەویستان، ئەلێرکانە 2 ساڵەیە ئەو یەکە لە ممەیزاتەکانی 2 ساڵەیە لە ناو یەکتری، یعنی ئەلێرکانە نەخۆشەکە گورچیلەکەی دەبەخشیتن، ئەوە بەخشەرەکەیە لەو ساڵەیە ئەو جارە وەردەگریتن. ئەلێرە پارچەک جگەرەکەی دەبەخشی، ئەلێرکانە جگەرەکەی وەردەگریتن. ئەلێرکانە لەسەر ئەوەی کەوا تووشی برێندێت بووە کەوا مێشی مردیە بەس دڵی ئیش دەکاتن، لەو حالەتەی ئەو دڵێ نەقل دەکرێتن لە بۆ دڵی یەکێکی کە دڵی نەخۆشە. خۆشەویستان، نەخۆشخانەی نەشتەرگەری مێهرەبانی ئەلەوەی پێشەنگە یەکەم نەخۆشخانەینە کە بە جیهازی زۆر جدید ئامادە کرایە. 2 جیهازی CR زۆر جدیدی تێدایە، جیهازی کۆتەری کە زۆر مارکە هینایتمان، هەموو جیهازەکانمان هینایە مێهرەبانی لە بۆمانەوەی دروست کرایە. ئەبەو شێوەی هەموو ئالەتەکانی برێن دەتانی تاقیمی بکەیت، دوایەکە بەو شێوەی هەموو متحرکە، ئەبەو شێوەی دەتانی بیجولێنی. ئەلێرکانە هەر هەمووی ئەوە کامێرەکەیە، کامێرەکەی دیسان بە هەمان شێوە کامێرەکەی لێ دەکرێتەوە، تاقیم دەکرێتن، ڕەبت دەکرێتەوە، شتێکی زۆر زۆر ناوازە، هەمووی متحرکە. ئەوە مێهرەبانی ئامادەیە. تەنها مۆڵەتی حکوومەتمەمایە لە بۆکردنەوەی نەخۆشخانەکەی. وەسەلام عەلەیکوم.